بەڕایتەوە ڕێگرتن لە زێدەڕۆیی لە بەکارهێنانی کارەبا قەیرانی کارەبا چارەسەر دەکات؟ کاتتان باش، من ناوم شەماڵ کەماڵ ڕۆستەمە، دانیشتووی خەڵکی سلێمانی لە کوردستانە. بە شێوەیەکی گشتی ئەگەر هەر کەسە و لە جێی خۆیوانێ هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە کارەبا بتوانێت لە هەر شتێکم کاتەوانێت لە جیاتەوەی کە ئەم ماڵە مەسەلەن 6 سپلێتی هەیە، لە جیاتی ئەوەی کە هەمووی داگرسێتانێت دوان دابنێت. ئەگەر هەر کەسە و لە ئاسی خۆمانەوانێ هەست بۆ بەرپرسیارەتی بکەین، پێم وابێت ئیشەڵڵا کارەبا لە سەرتاسەری کوردستان چاکە بێت. من دیاجاد الحالی لە شاری سۆران سەبارەت بە کارەبا ئێمە هاوڵاتی لە کوردستانی کە دەبین چەندان قەیرانی لە ڕووی حکوومەتی خۆمان کردووە لە وڵاتی خۆمان کردووە کە دەوڵەتێکی سەربەخۆنینە کە هەندێک گلەی لە حکوومەتی خۆمان دەکەن. دەبی بۆ ئەوەی کە کارەبامان باش بیت و هاوکاری حکوومەتمان بکەین، بۆ ئەوەی ڕەشی حکوومەتی هەرێمی کوردستانمان باش بیت و خەڵک باش بیت، دەبی تەحملی زۆرمان هەبێت، چونکە هیچ شتێک بەبێت تەحملی نابێت. تەحملش ئەوەیە کە دەبی هەردوو لە هاوکاری تر بین بۆ ئەوەی کوردستانمان بەرەو ئاسوودەیەکی ڕۆناک ببین و داهاتوومان پێشبردار بیت و سەرکەوتوو بێت. وڵاتێکی دەژین کارەبا ڕێسی کە دێتەوە هەموو شتەکان پێ دەکات لەسەری بڕۆ سەلاجێ بکە، بڕۆ مجەمیدەی بکە، بڕۆ بەڵدەی بکە، بڕۆ گلۆپەکان هەموو پێکە، چێ کارەبای حکوومەتی، چێ پارەی نادەیت، چێ سانسۆر لەسەر نییە. ئاخر هەموو شتە لۆ تۆ هەموو شتێ دەکەی، ئاخریش ڕەخنە لە حکوومەتی دەگری. حکوومەت لۆ کارەبا نییە، بەس ئەگەر تو یارمەتی دەربی کارەبایەکی کەم سەر بکەی، ئەمە کەم سەر کرد، ئەتو کەم سەر کرد، ئەو کەمی سەر کرد، کارەبایەکە باشتر دێت. بەڵێ ئەگەر ئەمزادە زیادە ڕەویانە ببردرێت، بەڵێ گرفتی کارەبا چاک دەبێت، زۆر بە ئاسانی چارەسەر دەبێت و هەموو گرفتەکانی تریش چارەسەر دەبێت.